بە پانتایی 170 کیلومتر چوارگۆشە لە خۆراوای کەرکووک کەوتووەتە دەستی پێشمەرگە کە پێشتر پێگە و شوێنی مانەوەی چەکدارانی بەناو دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بوون. پێشمەرگەکانی ئەو سنوورە هەر ڕۆژە و بەکارێکی نامۆی ئەو چەکدارانە ئاشنا دەبن کە پێشمەرگن لە دەستی ئەو چەکدارانەی دەرهێناوە. ئەم چەکە لەلایەن چەکدارانی داعشەوە ئامادەکراوە لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنی و سکرینەکەەوە کۆنتڕۆڵ دەکرێت. لە ماوەی ڕابردوو ئەم چەکە زیانی زۆری بە پێشمەرگە گەیاندووە. قەناسەیەکی تۆماتیکی دروستکراوی داعشە. ئەم قەناسە سێ کارایی هەیە، دەتوانێت لە دوورەوەکو پێشتریش پێم کوتی کابڵێکی زۆر درێژی لەگەڵا، ئەمە بۆ ئەوەیە کە لە بینایەکەوە داینێ و لە شوێنێکەوە کنترۆڵیکەی. ئەم قەناسە ئەگەر بە وایرەکەی سەیری بکەی با بچینە لای مانیتۆڕەکەی. ئەمە مانیتۆڕێکە کە ئەم لەم شاشەوە ئەتوانی قەناسەکە ببینی. ئەمە وەکو باتریەکی سەیارە کارایەکەی پێویستی بە باتریەکی سیارەیە. لە ڕووی گەرمایی و لە ڕووی خوێنەوە دەیبینی. ئەمانش خۆیان دەستنە ژێر سەقف، ئەمە لە سەربانێکدا دەنن بۆی کە هەم کارەکەیوان دەکە هەم لە دیدیشدا نابن، بۆی کە بۆ کەشف بۆ لە تیارە نەتوانێت کەشفێم بکە. چەکدارانی داعش لە دوای خۆیان تەڵەی زۆریان جێهێشتووە تا زیان بە پێشمەرگە بگەێنن. بۆمبی چێنرا و تونێل و چەکی ئەلکترۆنی و ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکرا و بەشێکن لە بیرۆکەکانی داعش لە دژی پێشمەرگە. ئەوانە یەکێک لەو تەڵانەی کە لێرە دەیان نابوو، یەکێک لەو فێڵانەی کە لێرە بەکاریان هێنابوو ئەوە بوو کۆمەڵە شتیاندا نابوو کە پێشمەرگە بخاتە تەماحەوە. ئەوە تێنتیە، ئەوە سویجی تێنتیە. ئەو شینە سویجی تێنتیە. ئەوە جۆرێک دانراوە کە تۆ بە مەسافەی 2 میتر دادەنرێت لە هەر شوێنێکەوە پار لێ بکەوێ 2 پلێ وەرەقی ناسکە کە ئەگەر پار لێکەوە لە هەر شوێنێکەوە ئەو تێنتیە دەتەخێتەوە. ئەو چەکە باس و خواستێکی زۆر هەڵدەگرێت. تا ئێستا ڕاوێژکارە سەربازی ئەمریکیەکان 3 جار داوایان لە هێزەکانی پارتی ئازادی کوردستان کردووە ئەو چەکە ڕادەست بکەن بۆ ئەوەی لێکۆڵینەوەی لەسەر بکەن. چەکدارانی داعش کاتێک خۆیان لە ترسی فڕۆکە جەنگیەکان دەشاردەوە بیریان لەوە کردووەتەوە کە پاسەوانێک بە دیار قەناسە ئەلکترۆنیکیەکەوە دابنێن، پاسەوانێک کە تا کۆتایی شەڕەکە چەکەکەی پاراستووە. ئەوانە توانیویانە لێرە ئیسفادە بکەن، لەم خانووی کە ئەیبینی بە دەستی چەپمانەوە ئیسفادە بکەن و لەو ژوورەی کێژی ئیسفادە بکەن، چونەوە قەناسە دەچێتە سەربان. زۆر جار لە نێو پەنجێرە دادنێ. ئەم سەگە ئەوان زۆر جار جێکیان بەجێ هێشتووە، یا مەسەرەن لە مەسافەکە دوور بووە یا بۆ نمونە شەو بووە خەوتون، ئەم سەگە وەکو پاسەوانێک وا بوو بە دیاریەوە. ئەو چەک و کەرەستانە ئێستا بوونەتە موڵکی هێزەکانی پێشمەرگە ڕووی ئەو چەکانەی کردووەتە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش و دەیانەوێت جارێکی تر چەک و بۆمبە چێنرا و تەقەمەنیەکانی داعش لە دژی خۆیان بەکار بهێننەوە. ئەم بەرزایانە پێشتر شوێنی مانەوەی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بوون. لە پشتی سەری من هەندێک ناوچە هەیە کە هێشتا چەکدارانی دەوڵەتی ئیسلامی تێدایە. پرسیارەکە وەیە ئاخۆ چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بۆ دژایەتیکردنی هێزەکانی پێشمەرگە چ جۆرە چەکێکی نوێیان داهێناوە؟ ئاڵا وشیار NRT بەرزایەکانی حەوزی حەویجە.